مامۆستا میهرەبان دوو داواکاری هەبوو لە من یەکێکیانەوە بوو کە باس لە سەرکەوتنی ئەو کارە بکەین کە ئێمە دەستمان پێ کردووە و بەدەر لەوەش بابەتێکی دیکەی ئەکادیمیەکە ئەمڕۆ پێی دەوترێ میدیای نوێ سۆشیال میدیا کاریگەری چییە لەسەر ڕەفتارەکانمان کاریگەری چییە لەسەر ژیانی ئێمە بۆی کەوا تەمان هەر لە ڕێوە من داتاشۆشتەکەم هەموو ڕەفز کرد بۆی کاتەکە بگەڕێتەوە گەرنا داتاشۆ ئامادە بوو ئینشاءڵڵا هەراواش حەقەکەینەوە و تەسەورەکەم گەرم و گوڵتریشە بێ هەردوو بابەتەکە چۆن دەمچکەین بە یەکەوە ئەوە گرنگە چونکە ڕەنگە خۆش نەبێت باسی خۆم بکەم بە جیا و دوایەوە باسی لایەن ئەکادیمیەکە و تێکەڵا و پێکەڵاوێ بەسەریەکە و ئەمڕۆژ ماندووبوون ئێوە بۆیە ئێمە هەوڵمانداوە ئاوای لێ بکەین میدیای نوێ چییە کاریگەری چییە هەندێک صیفەت هەیە لە میدیای نوێ لە سۆشیال میدیایە کە ئێمە ڕەنگە ڕیسکمان هەبووە بەرامبەریان ترسمان هەبووە بەرامبەریان ئێمە چۆن سوودمان لەو تایبەتمەندیانە وەرگردووە وەکو ئەزمون ئەیفرۆشینەوە بە ئێوە بە بەلاش لە بەرامبەر ئەوە ئێوەش حتمەن مناقەشە ئەکەن لەگەڵ منە بەڵام پێش ئەوە بە هەندێک پرسیار ئێمە دەست پێ بکەین لەگەڵ یەکا پێشەوەی بچینە و خودی بابەتەکەش مەسەلەن بە من ئەوترێت بە مامۆستا هیوا ئەوترێت سەرکەوتوو بە خوشکێکە ئەوترێت سەرکەوتوو باش عەسڵەن کەسی سەرکەوتوو کێیە من خۆم یەک مستەڵاحمدا ناوە بۆی بەس پێش ئەوەی کاوا من ئەو وەڵامە بدەمەوە پێم خۆشەوە مناقەشەیەکم لەگەڵا بکەن باشە سەرکەوتوو کێیە یعنی تۆ بە کێ ئەڵێی ئەم کەسە سەرکەوتووە ینی شارەزایی هەبێ لە بوارێکا و پەخشی بکە باشە ئەوە سەرکەوتووە بەڵێ کاتە ئاوای لێ دێ پەیام و بەردەوامی و داهێنان ئامانجێکی هەبێت بەرهەمدار بێ ئەو وەرەقەی منە بینی چونکە من نووسیمە بەرهەمدار بێ کاتە هیچ بمبورن مناقەشەی دیکە ئەکەین فعلەن لە هەمووی گرنگە بەڵامی ترم کۆتایی هێنا بە مناقەشەکە فعلەن بەرهەمدار بێ ئەو کەسە ئۆکەی ئەوەی کە ئامانجێکی هەبێ گرنگە ئەوەی کە وەسیلەیەکی هەبێ گرنگە ئەوەی کە بەردەوام بێ لە یەکەم گرنگتر ئەوەی کە ئەم پەیامەی هەیەی چۆن ئەمڕۆ پەخشی بکە لە ڕێی سۆشیال میدیاوە گرنگە فعلەن ئەمانە هەموو گرنگن بەڵام دوجار ئەم کەسە چی پێشکەش ئەکا تۆ بە هونەرمەندێکەڵی هونەرمەند بەڵام خۆ دە کەس لە بەردەم تایە گۆرانی ئەڵێن هونەر پێشکەشەکەن بە کامیانە وترێ سەرکەوتوو بەرهەمێکی هەبێ کە خەڵک دانی پیانابێ هەیە یەک بەرهەمی هەیە کۆمەلگا ڕای گشتی دانی پیاناوە کە ئەمە بەواقعی بەرهەمە بەڵام هەشە چەندان بەرهەمی هەیە ڕەنگە هێشتاوەکو ئەو هەیەجانەی دروست نەکردووە کە خەڵک بە تەواوی ئیعترافی پێ بکەن کەواتە بەرهەمێک بەرهەم بێ سیاسیە ئاینیە کۆمەڵایەتیە ئەکادیمیە لە هەر ڕوویەکەوە تۆ بەرهەمێکت هەبێ کە بەڕاستی ئەو بەرهەمە دوجار ئەوەی دادە باسی کرد ئامانجێکی لێوە دیار بێ ئامانجەکە بپێکێت کە بۆ کەسانی وەکو ئێمەمانە خزمەتێک پێشکەش بکە یعنی بەڕای من کاتێک کە ئێمە هەندێک پێوەردانین بۆی بە کەسێک بڵێن سەرکەوتوو ئەبێ ڕیزەڵتی ئەو کەسە دیار بێ دەرەنجامی ئەو کەسە دیار بێ بەرهەمی ئەو کەسە دیار بێ ناکرێ ینی تۆ بە فڵان کەس بڵێ ئەمە سەرکەوتووە بابێ لێرە قسە بۆ من بکە بەڵام هیچ بەرهەمێکی نەبوو بێ هیچ شتێکی نەبێ بۆی کەوا دە کەس کۆ ببنەوە لانی کەم نیوە زیادیانی ئەتراف بکەن وڵەن بەڵێ فڵان کەس لەو بوارە بەرهەمێکی هەبووە و کاریگەری داناوە باش ئەمە سەرکەوتوو ئەی سەرکردەکێیە تۆ دەستە بەسکرە نەمێ ئێستا قسە بکە بەس سەوت بەرزکەنەوە بۆی گوێمان لێبێ سەرکردە و کەسێ لە بارودۆخەکانە توانای جیاکردنەوەی ڕاستترین بڕیاری هەبێ و ئەنجا ئاراستەکردنی کەسەکان خەریک بۆی من بڵێ باش بوو نەوتوانی دادەم جوانە چی دیکە بەڵێ توانای بڕیاردانی هەبێ جوانە مەلاهی وە سەرکردە کیە هەست بە مەسئولیەت بکە جوانە ویستە ئەوە بڵێ سەرکردە نەنا هەر مستەڵەحێک ئێستا هەریەکە و
قسەیەکە کاکێڵە توانای بڕیاردانیە بێکێڵە ئیدارە بکات بزای مامۆستا هیوا بە جملەیەک ئەو چیم پێڵە سەرکردە کێ جوانە توانای توجیه هەبێت جوانە و پەیامی شێبێ ڕسالە و خەونێکی هەبێ ئایدۆلۆژیایەکی هەبێ ناوێنی هەرچیەک ئامانجێکی هەبێ ینی خەڵک بۆ ئەوێ ئاراستە بکات جوانە و شوێن کەوتوشی فەرقی بێ شوێن کەوتو ئەوەی کە دادە باسی کرد فعلەن لە شکستەکان بەرامبەری زەمینەکە واتە لە شکستەکان بەرامبەری چۆن بڵێن ڕوبەڕووی تەحەداکان بێتەوە جوانە تركيزك على السر مستقبل وتركيزك على السر علاقات. جوانە چی دیکە سەرکردە سێنانی ئامانج بەدەستێنانی ئامانج بێر بێ قورآن وا بزانم تۆ هەچی ئەم شتانی منە بینیوتە ناوەڵا ئەوە نەبوو توانای بەڕێوەبردننی هەبێ دوای دواوە جەنابەت دكتور تعرف السويدان في ناس جوان يعني أرستكني كسالك بو أمان زكي جوانە ئەوەی لێرەش ئاماژان پێ کرد عەفو توانای جوڵانی ڕای گشتی هەبێ جوانە خاوەن کەسایەتی بێت زۆر باشە لە قسەی دادەوە خاوەن کەسایەتی بێ ئەچینە سەر ئەما هەموو من بە بەرنامە ئەمانەمدانە تا بچینە نێو خودی بابەتەکە ئەو کەسایەتیە ئەبێ کاریزما بێت وایە ئەیجاکە ئەوزانی بۆچی نەوت باشە ئەی کاریزماکیە شەکە تۆزە هین بووە قوڵ بوویەوە دیاڵا جوابی ئەمەم بنەوە کاریزما باشە دی هەر نزیکە لە سەرکردەوە تەواوە بەس هێشتا ئەبێت جیاوازیەک هەبێت تۆ دوو کەست هەیە یەکیان هەردووکی سەرکردەیە بەس یەکێکیان صیفەتی کاریزمایی زۆرتر تێدایە جوانە جیاواز بێت لە چیا جیاواز بێ و ئاسانی کرد پرسیارەکە بۆتان باشە دەست خۆش کەسێکە خاوەن مەبدەئی تایبەت بە خۆیەتی و هەوڵ دەداتن کە لە هەر بارودۆخە بێتن ئەو مەبدەئانەی نیت جوانە عەفوەن ببێتە قدووە بۆ شوێن قدووە کاریگەری گەوری بێت کاریگەری دەبێت سەرکردە کاریزما بێت. ئێمە وتمان سەرکردە مەسەن دادەوت بێ لە قسەکەی مامۆستاوە بێ شەخص بێ کەس بێ کاریگەر بێ لێرەوە دینە سەر بابەتی کاریزما ئەو سەرکردە بێ کاریزما بێ ئەی کاریزما بێ بۆچی یەکێک لە عەزیمترین زاناکانی ئیدارە لە سەدەی 20 ناوی پیتەر دیکنیسە ژێتن 50 ساڵ نانش تدریبی کردووە لەم وارە دەڵێت تاکە شت کە سەرکردە پێویست نەبێت کاریزماتیکە ئەوە ڕەئیە جوانە ڕەئیە زیادێک بەڵام پێویست نەبێت جوانە بەس ڕەئیە بەڵام ئەگە سەرکردە صیفەتی کاریزمای تیابێ لە بەردەم قەیرانەکانە چۆک دانادات هەموو سەرکردەی کاریزما نییە بەڵام کاریزما مانای ئەوەیە کاریگەری هەبێت و بعریف دەڵێن حضوری هەبێت حضور تاقی ئەو کەسە کاریگەری جوانە سەوت بەرزکەرە هەر ئەگە تەبیعیش هەستی تۆ بووی گوێمان لێ بێ بمبورە ئەوەی بە تایبەتی لە دواون ببورن ماوسەگیان کاریزما طبعا سەرکردەیە بەڵام زۆرە سەرکردەیەکە لە سەرکردەکانی تر سەرکردەترە توانای زۆر سەرکردەیە شتە جوانە جوانە عەفوەن گوێ دەگرێن گوێگرتنی و هەروەها وەرگرتنی هەموو بیر و ڕاجیاوازەکە بە کوردی جیقڵدانەی گەورەیە ئەوە تێ ئەوە بڵێ خۆمەزانم جوانە جوانە تەواوە تەوا جوانە عەفو دادە بەردەوام و تەوا وایە هەمڕۆ فەیسبووک وانە بڕیاری سەقەتی پێنەیە ئەوە ناوی نەفرێکی وت باویش ناوی نەفرێ بڵێم ئەوە ماکس فیبەر ئەڵێ ئینسان کە و پێوترێ کاریزما هەرچەندەمە کەلیمەکە کۆنە و یۆنانیە و
لە سەرەتادا بۆ مەسایلێکی دینی بەکارهاتووە بە کەسێک وتراوە کاریزما کە لە ڕووی دینیەوە جۆرە لە پیرۆزیتیا بووە خەڵک معجە بوون پێی کاریگەر بووە ئیلاخری دوجار ئەمە هاتۆتە نێو دنیای سۆسیۆلۆژیا و بابەتی سیاسی ئەوانە بە کەسێکە کە هەندێک صیفەتی حاڵ ناتەبیعی هەبێ ناسروشتی عەفوەن هەموو ئەمانە صیفەتی کەسانێکن کە ئەکرێ لە سەرکردەیە هەبن ئەکرێ لە کەسی کاریزمایە هەبن بۆیە ئەکرێ ئەو کەسە کە پێی ئەوترێ کاریزما خاوەنی صیفەتی تایبەت بێ خاوەنی صیفەتی جیاواز بێ یعنی ناکرێ ئەمڕۆ لە سۆشیال میدیا 4 پۆستی کردە 1000 لایکی بۆ هاو مامۆستا هیواکسە بڵێن ئەمە ئەمیش بەڕاستی سەرکردەیە ئەمیش کاریزمایە ئەبێ ئێمە ئەمڕۆ کەسانی واعی ئەمانە لە یەک جیا بکەینەوە کێ سەرکەوتووە کێ سەرکردەیە کێ کاریزمایە ئەکرێ سەرکردە بێ بەس ئایا کاریزمایە ئەکرێ سەرکەوتوو بێ بەس بووە بە سەرکردە ئەکرێ لە بواری خۆیان لە سکیڵێکە لە زمانە سەرکەوتووە لە سکیوریتیە سەرکەوتووە بەڵام ئایا ئەم کەسە توانیوێتی بێ بە قاید بێ بە کەسێکی سەرکردە ئایا دوجار ئەم کەسە صیفەتی کاریزماییشی تیا تەمەن صیفەتی کاریزمایی مادام صیفەتانێکی تایبەتن جیاوازن لە کەمترین کەسا هەن عەفوەن فعلا ئەکرێت هەندێک زانی چۆنە هێدی ئەمە بچمە سەر بابەتەکە فعلا ئێمە کەڵێ هەندێک صیفەتی ناسروشتی هەیە سەر و سروشتی هەیە بەڵێ بێگومان لە هەندێک صیفەتەی لە کەسی کاریزمایە هەیە ئەکرێ ئەو کەسە تایبەتمەندی هەبێ لە کەسانی لە سەرکردەکانی دیکە کە دوجار ئێمە باسیەکەن هەموو ئەم پرسیارانە بۆچی و بۆ ئەو بوو ئێمە بڵین ئەمڕۆ لە سایەی میدیای نوێ ئیشەکە گۆڕاوە بابەتەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە سەرکردە ڕەفتارەکانی گۆڕاوە کاریزما دەرکەوتن و دەرنەکەوتنی ینی ئەشێ کاریزما بێ و دەرنەکەوت بێ ئەشێ کاریزماش نەبێ و دەرکەوت بێ لە من و تۆ بۆ بە کاریزما لێرە و ئەمێ بچمە ناو بابەتی میدیای نوێ بزانین چۆن گۆڕانکاری هەموو بەسەر ئەمانە هێنا ئێوە ئەوەندەی من بیست بێتم ئەم پرۆژە پیرۆزەی ئێوە کەسانێکن کە دوجار ئەبێ ببنە سەرکردە تۆ سەرکردە بمبوراوە ورتری ئەەکەمەوە بووی کەوا واقعی قسە بکەین مەرج نییە تۆ یەکسە بیر لەوە بکەیت تۆ سەرکردەی حیزبێک ناتۆ هەر لە ناو ڕێکخراوەکەی خۆت 5 کەس بن تۆ دەوری سەرکردە ببینە ئەوە ئەو پەڕی سەرکردایەتیە جاب لە میانەی لە سایەی میدیای نوێ و سۆشیال میدیا ئەمانە هەموو گۆڕانکاری بەسەرا هاتووە ئێمە ئەبێ میدیای نوێ بناسین سۆشیال میدیا بناسین تایبەتمەندیەکانی بناسینەوە بۆی بزانین چۆن تەسەڕفی لەگەڵا بکەین وە چۆن سەرکەوت و سەرکردە و کاریزما لە یەکجیا بکەینەوە و ئایا ئێمە خۆمان لەکوێ سەرکەوتوین لەکوێ ئەتوانین بین بە سەرکردە لەکوێ ئەتوانین بە جۆرە تەسەڕف لەگەڵ سۆشیال میدیا بکەین ئەگەر صیفەتێکی کاریزماشمان تیابێ ببێتە هۆی کاریگەری بۆ چواردەورمان اینجا من واستان لێ نارم هەروە بە ئاسانی ئەی میدیای نوێ چییە هەندێک کەسێ دەست بەس کاتۆ هەڵی ناسیێن بۆ قسەگەن چکەوە پێشتر لەم حازەڕەکانە گوێی لێ بوو میدیای نوێ چییە سۆشیال میدیایە باشە چی دی ئاوە بە یەک مستەڵح زۆر گرنگە بۆ من کاتیشمان زۆر بۆ گەڕێت میدیای هاوڵاتی خێراتر جوانە جوانە ئەمانە هەموو مڕادیفەکان ئاخر قسەکە تەواوکە ئەم لێرە تەواوی کرد گەیاندنی شتە بە شێوەیەکی ئاسانتر خێراتر سۆشیال میدیایەکە تەقلیدی نەبێ یعنی سۆشیال میدیای تەقلیدی نەبێ سۆشیال میدیا هەر تەقلیدی هەر نوێیە خەی ناکە شتێک دوو تازە ئەخنە سۆشیال میدیای تەقلیدی نە سۆشیال میدیا ویست بڵێ میدیایەکی تەقلیدی نەبێ وابوو بەڵێ جیهانیە تاو ڕێک تاواکرد ستەیجی جیهانیە و بچووکردنەوە جوانە ڕۆژنامەوانی دەی ڕۆژنامەوانی چی نیوەی وت کاک عیمران نیوەکەی ترینەوتوە ڕۆژنامەوانی ئەلکترۆنی مەدەنی هاوڵاتی دەبیڵێ کاکە دیجیتاڵی چیتر ئەمانە هەموو صیفەتی میدیای نوێن
هەمووی لێ سیفەتەکان لە منیش و لە ئێوە شاهەیە کە دوجارە بێ ئێمە ئەمانە یەکێک دیتێڵی بۆ بکەین باسی بکەین تۆ ڕۆژنامەوانی هاوڵاتیت بە خۆت نەزانیوە سمارتفۆنێکت پێ ئەمڕۆ لە ڕێی سمارتفۆنەکەی دەستەوە بووی بە کاریگەرترین کەس بە خۆتە نەزانیوە یەک لایکی تۆ $100 ئەکاتۆرە بە خۆتە نەزانیوە کۆمنتێکی تۆ پۆستێکی تۆ ئەمڕۆ تۆ لە سایەی میدیای نوێ سۆشیال میدیا بووی بە کەسێک کە پێوتە ستیزم جۆرنالیزم ڕۆژنامەوانی هاوڵاتی مۆبایل جۆرنالیزم ئەمانە دوجار ئێمە یەکێک لەسەر ئەساسی تایبەتمەندیەکانیان باس لەوەکەین ئێمە چۆن سوودمان لەوە وەرگرتووە کە ئەلحەمدولیلا ڕەنگە لە بوارێکە خزمەتێکمان کردبێ ئەی تۆ چی بکەی بۆی کە ئەگەر سوودت لێ وەرگرتووە ئەلحەمدولیلا بە ئێمەی بڵێ با بە هەمومانی سوادی لێ بن سوود لێ وەرنەگرتووە لێرە بە دوا سوودی لێ وەربگرە چی دیکە میدیای نوێ میدیای نوێ چییە؟ هیچی تر میدیای نوێ هەر پرسیارەکە ئەمێ کە دوجار چوونە دەرەوە کەوترا میدیای نوێ وەکو چۆن بڵێنەوە قەڵەمە چی ئاوامەدە ئاسان بێلات ئەو هەموو وشانە کە وتیان سۆشیال میدیایە میدیای هاوڵاتیە میدیای بەشداریە ستەیجێکی عالم ئەمە هەمووی پێوترێ میدیای نوێ ئینتەرنێت تەواو لێرە کۆتاییمان پێهێنا مناقەشەکە لەگەڵ هاتنی ئینتەرنێت شتێک نامێنە بەنای میدیای تەقلیدی هەموویە بێ بە میدیای نوێ چونکە ئەنتەرنێت نێت لەگەڵ خۆیان گۆڕانکاری لە سەر تاپایکاری میدیایە دروست کرد هەر لە مقابلەیەکەوە لە چاوپێکەوتنێکەوە لە بەرنامەیەکەوە لە هەواڵ خوێندنەوەیەکەوە لە پێشکەشکاریەکەوە لە پەیامنێریەکەوە گۆڕانکاری بەسەر هەموو یاهێنا هەمووی نوێ کردەوە ئەسڵەن میدیای نوێ دیوەکەی تری ینی ئەنتەرنێت میدیای نوێ چەترە لە ژێر میدیای نوێ یەکێ لە کەناڵە ئەساسیەکانی پلاتفۆرمەکانی سۆشیال میدیان کەوترا پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاش ئیدی ئەو کاتە هەموو ئەو فەیسبوک و خوشک و براکانی گرێتەوە هەموو ئەپلیکیشنەکانە گرێتەوە یعنی تۆ میدیای نوێت هەیە کە پێشتر میدیای تەقلیدی بووە ئەمڕۆ لە ژێر چەتری میدیای نوێیە تۆ سۆشیال میدیات هەیە ئەی سۆشیال میدیا چییە؟ ئێمە چۆن تەسەڕف لەگەڵ سۆشیال میدیا بکەین تۆ لە بەرامبەر میدیای نوێیە ئەنتەرنێتت هەیە ئەمڕۆ بۆیە لە زۆربەی خۆپیشاندان و شۆڕش و ڕاپەڕین و دەنگە ناڕازیەکان یەکسەبی لە چیە کرێتەوە؟ ئەنتەرنێتەکە قەتعەکە هەرچەندە ئەوەش خەریکە وەکو ئەم برادەرە چۆن دەسەکەی منی کەشف کرد ئەویش دەسەکە کەشف بووە لە خۆپیشاندانەکانی ئەم وڵاتەی دراوسێمانە ئەوە تەسویر شتەکرێ بە کاگنهێرەوان و نەیکەن ئەوە ویسیان ئەنتەرنێت کۆنتڕۆڵکەن نەکرا ئەوەش کۆنتڕۆڵ نەکرا ویسیان چۆن باڵە بڵێ ویسیان فلتەرشکێن ئەوەش نەکرا بەڵام دوجار جۆرە لە جۆرەکان هەر تەحجیمە کرێت ئەوە تا لە کاتی تاقیکردنەوەکانە بە بڕینی ئەنتەرنێت کۆنتڕۆڵ کرا بەڵام ئەگەر هەندێک کەس بیانە خۆیان ئیزعاجکەن بە تایبەتمەندی لە سکیوریتیەوە باشن ئەوەش تقریباً ئاسانکاریەکی هەرەکرێت چونکە دوجار ئەنتەرنێتێکی عالەمی تێتەوە نەچینە سەر ئەو مۆزوعانە زۆرتر ئەمڕۆ سۆشیال میدیا میدیای نوێ هەندێک صیفەتی هەیە کە من تقریباً دەخاڵم هێناوە بۆتان زانین چەند نێتوانین باسکەین کە لە مناقەشەکانی ئێوە شەمانە هەبوو بەڵامی یەک بە یەک دوو خولەکێک باسیەکەین و ئەزمموی خۆمان باسەکەین تایە و پێم خۆشەوەش ئەزمموی خۆتان باس بکەن و بە یەک و مناقەشەیەکی جدیەکەین خێرایە میدیای نوێ بەراورد بە میدیای تەقلیدی خێرایە کەوتر هەموو جارێک ئەڵین میدیای نوێ ئیدی تۆ ئەمانەت لە ذهن یعنی سۆشیال میدیا یعنی ورتر لەوە ینی فەیسبوک هەرچەنە فەیسبوک بە تەواوی میدیای نوێ نایانی تۆ بڵێ کەوتت میدیان ینی فەیسبوک بە تەنها ناڵێن ورتر لەوە واقعیتر لەوە کەوترا میدیای نوێ ینی سۆشیال میدیا و پلاتفۆرمەکانی بە تایبەتی فەیسبوک خێرایە ئەی باشە لە میدیای تەقلیدیە پێشتر ئەم خێراییە نەبووە بۆ عەفوەن بەڵێ تا کابرا ڕۆشتووە بۆیکەوە تەختیەی ئاگرکەوتنەوە بکات کوژاوە تۆ هێشتاواکو نەگەشتووەتە ئەوێ خێرایە بۆچی کێ سوودی لە خێرایی سۆشیال میدیا وەرگرتووە یعنی لە شتێکا تۆ سوودت لێ وەرگرت بێت توێسە بە منی بڵیت لە شتێکا کە چی باشە خێرا گەشت واللهی کە هەستایتەوەتە دۆلار بەمزانی ئیسفادە و لێ کردووە ئارە بە قورئان و سەد دەفتەری گۆڕیوەتەوە کێ ئیسفادەی کردووە لە خێرایی سۆشیال میدیا چۆن ئیسفادە چی
خێرای جوانە زۆر جوانە عەفوەن ئاگاداریەکانی قوتابخانە بەڵێ سوودیان بەبیگە بۆ منان بەڵێ ئەمڕۆ ئێمە بیرمان لەوە کردووەتەوە کە پرۆژەیەکی میدیایی سمارتفۆنمان دامەزراندووە کە پرۆژەیەکی ڕسمیە بە ناوی مۆجۆ حتمما هەندێک لەو خوشک و برایانە ڕەنگە دوور و نزیک ئاگایان لێبێ یەکێک لە سیفەتەکان لە ناو میدیای کە خێراییە هەوڵمان داوە فریای بکەوین هێشتا کە بەڕاستی فریاژ ناکەوین تۆ هێشتا ڕۆژ نەبووەتەوە پێش تۆ چەندین پەیج و ئەکاونتی دیکە فیچەر و بابەت و راپۆرتیان لەسەر هەندێک شت ئەنجام داوە کە قەرارە تۆ ئەنجامی بدەیت بەڵام دوجار هەوڵمان داوە کە سیفەتی خێرایی کە لە ناو میدیای نوێ لە ناو سۆشیال میدیایە سوودی لێ وەربگرین یعنی چۆن خێرایی بۆ نمونە بابەتێکت بیستووە لە هەڵەبجە لەسەر مەوزوعێک ڕەنگە مەجای مەشوەرەت نەبێت لەو کاتە ئەوەندە بزانم ڕێکخراو چیەڵێ بزانم مامۆستا هیوا چیەڵێ بزانم حیزب چیەڵێ فلان چیەڵێ فلان تۆ دوجار ئەبێ سەقفێک هەبێ کە تۆ لە بەرچاوت بێ هێڵێکی گشتی هەبێ تۆ لە بەرچاوت بێ ئەمڕۆ تۆ مۆبایلت بەدەستەوەیە سمارتفۆنت بەدەستەوەیە تۆ ئازایەتیت لەوایە کە چۆن سوود لە خێرایی میدیای نوێ وەربگری پەیامێکە کامتان بوو سۆشیال میدیا بۆ گەیاندنی پەیامێکە نایگەێنی کەسێکی دیکە پەیامی لە بری تۆ گەیەنێت اینجا خواب بکە و پەیامەی تۆش بێت ڕەنگە عکسی پەیامەکەی تۆ بگەیەنێ بە پرۆژەیەکە لەسەر پرۆژەی نووری جیهانە تۆ ئازایەتی تۆ لەوایە چۆن بە خێرای ئەم پەیامەکە ئەگەیەنی هەر لە سەرەتاو هەتا تەواوە بێ لە نایگەێنی لە بەرامبەرەوە ڕەتفعل هەیە کۆمەڵێک کەس دژی فەرموودە وەستێتەوە کۆمەڵێک کەس دژی حیجابە وەستێتەوە کۆمەڵێک کەس دژی پەیامەکەی تۆ وەستێتەوە بەڵام خێرایی و ئازایەتی تۆ لەوایە چۆن خێرا بەرگری لەمە بکەیت یاخود نەک وەکو ڕەتفعلێ چۆن خێرا تۆ پەیامەکەی خۆت ئەگەیەنی کاتە یەکێک لە سیفەتە ئەساسیەکانی میدیای نوێ بەراورد بە میدیای تەقلیدی و لە ناو میدیای نوێش سۆشیال میدیا بریتە لە خێرایی و دوجار ئاسانی ئەمڕۆ هەمووتان سمارتفۆنتان پێ مەگەر کەسێک تاکوترا ئەوەی کە حاڵەتێکی تایبەتی عاتیفیە و سیسێدەی پێبێ ئەینا هەمووی سمارتفۆنی پێ ئەمڕۆ کێ هەیە سمارتفۆنی پێ نەبێ ئەمە یەک هەرەبێت یاوەیەکە ئەمە یەک سمارتفۆن ئەگەر پێشی نەبێت هەلا هەموو حاڵەکە دایکی باوکی کەسێکی هەر لە ڕێەوە بەکاری هێنێ ئەمڕۆ ئێمە هەمومان سمارتفۆنمان پێ ئەم ئامێرە کە بە ئامێرە پۆرتەبڵەکان ناسران ئامێرە ئەوەی هاڵە خۆش دەسن هەمومان پێمانە بەڵام ناکرێت ئەو ڕیسکەشمان هەبێ بەرامبەری من ئەمڕۆ نەهاتووم جوانی کەم لە بەردەمتانە ئەمڕۆ هاتووم پێتان بڵێم نێت کە باسمان کرد ڕۆژانێک لە ئێران قەدەغە بوو حرام بوو بەڵام ڕۆژێک هاتە پێشەوە هەر بە هەمان فتووە ئەبوو ئەنتەرنێت بەکارێ بۆ شتی باش کەواتە ئەمڕۆ لەوە تێپەڕیوە ئێمە باز لە باش و خراپیەکانی ئەمە بکەین ئەبێ ئێمە ئەمڕۆ بڵین ئەمە هەیە واقعە تۆ چۆن مامەڵی لەگەڵاکەی ئەمە ئامێرێکی ئاسانە بۆی کەوا تۆ لە ڕێمەوەبی بە خاوەنی کەناڵێک ئەو پرۆژە میدیایە کە ئێمە باسیەکەین هەمی بەمە ئەڕوا بڕێەوە سێ چوار گەنجی زانکۆ نێشتا تەواویشیان نەکردووە پێمان وتون کاکە ئێوە هەر مۆبایل بەکارێنن حد لە لایانی کەم لە 24 ساعتەکە 4 ساعتی بۆ چاتی زیادە بۆ سێرچی زیادە بەکارێنی دەوەرە لەگەڵ من ڕێکەوە هێدی هەندێک شتت پێڵم کە لە پەیامێکی زۆر لەوە گەورەترا بەکاری بێنی و فعلەن بەکاریشیان هێناوە لەم ڕۆژانە مەوزوعی زۆری ژماری نێرگەلەوە ئەوە لە هەڵەبجە زۆر پەیوەندیمان پێوەکرا و نێرگە لە زۆر نەزانم هەڵەبجێ ئەبێ لێرە بن وانە هەڵەبجەی شەهید وایە نێرگەلەوەشدا زۆر بوو لێ دوکای نێرگەلە لە چاو جاران زۆر کاک ئیمران وایە ئەنجاوکەمان ناکرێت تۆ بێی بڵێ ها نێرگەلە چەند زۆرە ئەها من قەناعەتم وایە کە ڕەتفعل ئیشەکە خراپترەکات وانێ مامۆستا هیوا تۆ لە ڕەتفعلا بڵێ ها نێرگەلە چەند زۆرە ها چون چیلات و هاتین چیمان کرد هەر گەنجێکە بۆ ناو ئەهێنم بۆی کەوا شتەکە واقعی بە نەک بڵێن ئەمە هەر لە هەوایە قسەی کردووە گەنجێکمان هەیە لە زانکۆیە ماڵی لە هەڵەبجەیە کاکدادیان تم کاکە بزانم چاخانێ نادۆزیتە بۆ مایلەکەی دەستن مقابلەیەکی کە بزانە جگەرەیتیان ناکێشتێت بە عکسی هەموو چاخانەکانەوە هەر دوێنێ چووەتەوێ بەدەم چاخواردنەوە بۆ مۆبایلەکەی دەستی مقابلەی کابرای کردووە لەوێ گەنجێکە ناوی زانیار ئەوی زانکۆی تەواو کردووە توێتی ئەمە چاخانەیە کە لە هەڵەبجە جگەرە کێشان تایە مەمنوعە بە هەموو شێوەیەک ئەمە دووسێشتمان بۆ دەرەخە بەس بە مۆبایلەکەی دەستی هیچی دیکە هەر بم مۆبایلە ئینارە بێنە و ستاند بێنە و
ئادی کاکە سیارە بێنەوە بە قورئانەوە بەتەنها ناکرێت کاکە بێ دووسێ کەسم لەگەڵا بێ ئەم تەسویرە ئێوە کابرا قسەمان بۆ ناکاو ئیلە ئاخری ئەوەی کە لە ئیعلامە ئیشی کردبێ ئەوشی کە لە دوورۆ بینی بێتی زۆر جار لە بەردەم ستاف و کامێرە و ئینارە و دەرچوون و دەرنەچوون ئیشکالی بۆ دروست بووە تۆ گەنجێک مۆبایلێکی پێ کاکە بڕۆ تەسویر ئەو چاخانەوە کە جگەرێتیان ناکێشرە دوێنە شەو دانراوە هەتا ئێستا ئەگەر دواییەوە ئێستەنا سێری پەیجەکە بکەن تەسەورەکەم 10,000 کەس بەلایانی کەمەوە سێری کردبێ کە ئێسعات 11 شەو دانراوە اینجا 10,000 کەس ئەچێتە 100,000 کەسیش یعنی هەفتەکەی دیکە 100,000 کەس سێری ئەماکە تۆ پەیامەکەت گەیان و بە شێوەیەکی ئاسانیش کێ لە ئێوە لە ڕێی مۆبایلەکەی دەستیەوە توانیوێتی شتێکی میدیایی بکات لە سۆشیال میدیا وەک کاریگەری هەبێت بەڵێ بەڵێ چیت کردووە خۆت بۆ ئەوە بەڵێ هەل لە ڕێی سمارتفۆنەکەی دەستەوە بەڵێ یعنی تۆ ئەگەر ڕیکلامێکت بیویستایە بە سپێدە بڵین بە ڕادیۆ بڵین هەنێکات عەریزەشی ئەویست هەر تەبیعیەوە هەر پشگیرێکی ڕسمی مەڵبەندی ئەویست تەبیعیە ئیعلامێکی ڕسمیە ناکرێت بە فڵان کەناڵڵین پارەی ئەوێ ئێستا هەموو کەناڵە فەزاییەکان ئیش بۆ سۆشیال میدیاکەن اینجا تۆ بۆ لەم سەرۆ دەست پێ ناکەی یەکسەر ئیش بۆ سۆشیال میدیا بکەیت نازەم وازەح بوو پەیامەکە یعنی ئەو کەناڵە فەزاییانە ئەمڕۆ هەموو ئی بیریان لەوە کردووەتەوە وازیان لە شاشە هێناوە چی بکەن بۆی لە سۆشیال میدیا لایکێک و کۆمنتێکی زۆتریان بۆ بێ هەر کەناڵە 300 کارمەندی هەیە مانگانە کولفەیەکی زۆر بیری لەوە کردێتەوە شتێ بکە کە بۆ سۆشیال میدیا بشێ تۆ هەر یەکسەر لەم سەرۆ دەست پێ بکە شتێ بکە کە بۆ سۆشیال میدیا بشێ دوو سێ ڕۆژە مناڵێک مەیار لە ناو بازار وەزیر و حکوومەت و پەرلەمان و هەمی لەسەر خەتە بووی بینیتانە مناڵە پەیجێ کردوێتی هیچ کەناڵ نییە هەر پەیجێکی چەند کەسیە و بە مۆبایل نییە بەڵام 2000 پەیجێ کردوێتی بۆیە ئەکرێ ئەوەی کە بە تۆیە شۆڕشی پێ بەرپا بکەیت بۆیە زوو لە ناو قسەکانمان ئاماژە بە سیفەتەکانی میدیای نوێەکەینەوە کە بە میدیای نوێ و سۆشیال میدیا وترێ شۆڕشی ئەپلیکیشنەکان شۆڕشی زانیاری شۆڕشی تەکنۆلۆژیا فعلا ئەمە ئەتوانی شۆڕشی پێ بەرپاکەی شۆڕش مەبەستمەوە نیە تۆ میری لێبێنی تۆ شەڕەتەقەوە یعنی تۆ شۆڕشی پێبەر شۆڕش چییە؟ شۆڕشیە تۆ لە ڕێی مۆبایلەکەی دەستەوە بمبورن باسی خۆم ناکەم بەس ئەوە داواکراوە کە هەندێک شت هەیە پێتان بڵێم نەکخوا نەخواستە لێرە لە بەردەم خوشک و برایانە ئاها کوردنی کەش و فشکەین ئێمە ماڵەکانی ئاشنا و ڕۆژنا کە چەندین جار پۆزمان پێوە وتومان ئەومان کرد دەستکەوتووە بڕواکەن بە مۆبایل تەسجیلکرا بە مۆبایل نووسرا هەمووی بە مۆبایل کرا دوو ماڵی خەتەر و ترسناک بوون هەردووکی داخرا هەر نەمان هەر تەفروت و نابوون چەندین جاری دیکە ئەیانوی هەستنەوە ناتوانم تەواو جا شۆڕش چییە تۆ دوو ماڵ دوو شوێنی کارەسات کە احترامن خوشکان دانیشتون تەنها ئامانجی بە بیانی ڕژیم و ڕەشاقە ڕوودکردنەوەی ژنان و خوشکان و کچان بێ تۆ دای بخەی جاچیتەوێ شۆڕش چییە؟ تۆ دوو تۆشە بێ ئەمەد لە خەیاڵا بێ لە شوێنی ئیشەکەت خوێندکاری زانکۆی ئەندامی لقیت ئەندامی ناوچەی لە شوێنی ئیشەکەی خۆت ئەبێت تۆ بیر لەوە بکەیت و بەمە ئەتوانی ئەو شتە بکەی کە چەندین ساڵە لە زێهنتە سەوتت خۆشە ئەتۆ قورئان تۆمار بکەی ئەتوێ گۆرانیە تۆمار بکەی ئەتوێ پەیامێ بگەینی ئەتوێ پۆستێ بکەی ئەجا سەمۆدی ئەم کورتە ڤیدیۆیانەیە تۆ حەقت نییە کێ کورتە ڤیدیۆکان نایکا ئەکرێت تۆ پەیامی خۆتت هەیە پەیامێکی کورت و سەرنجڕاکێشی خۆت بگەیەنە ئینجا لە ئاسانتر یەکەم خێرا ئاسان دوایەوە چی؟ نانە بە سوود نا خێرایە ئاسانە هەرزانی چێ هەرزان کاکە هەر بەلاش ئەمە هەر هیچی تێ ناچێت هەر بەجددی ینی ئەمە هەرزان و تاڵانەمە مۆبایلی سمارتفۆن ئیتراڵە کوردەواریانەوە $100 کامەی سمارتفۆنت ئیشی تۆ ئەکا کە وێنەیە بگری بە کەڵکت بێ ئەپلیکیشنەکان دابەزێنی وەکو کێن ماستەر و پێکسلاپ و هەندی ئەپلیکیشنی دیکە کە گرنگن بۆ بەڕێکردنی ئیشەکان ئەوە نییە بۆیە وتم هەرزانە یەکسەر هەندێک بەخوا بابە ئەمە قسانە ئیکا خۆی ڕەنگە ئایفۆن 14 پێ بێ بڕوان پێ بکەن ئەمە $100 پێ نەدراوە بینی خۆشمان بێ هەدیەشە نەوکڕیوە هەرچی ئیشیشە پێیەکەی هەرچی ئیشە بۆ یەکسە بیر نەچێ بۆ ئایفۆن 14 ئۆکەی مەلا ئایفۆن 14 مهمە گرنگە ئەوە چەنە پێێتی ئەو کاتە ئەوەی پێ بۆ ئایفۆن 13 ناتبوو کی ئایفۆن 14 بێ ئەوە
ئەوە چیە کەس ئەوە یعنی چی کەس پێی نایفۆن چواردە هەر بەجددی ئێ باشە بە دوانتانە ناکاتە چواردە ڕسمی جوانترە تەسویری جوانترە سەرنج ڕاکێشترە کەواتە خێرایە ئاسانە هەرزانە چیتر هەرزانە چیتر کێ بوتی کاریگەر کاریگەرە خۆ میدیای تەقلیدی ژەر کاریگەرە هەر میدیای تەقلیدیش کاریگەری هەبوو تەلەڤیزیۆن ڕەشسپیەکەی جارانیش کاریگەری خۆی هەبوو کاریگەرترە بۆ چونکە خێراترە لە ترافیک لایتێکی یەک دووخولەکی ئاوەستاوە شتێکی خێرا دیزاین کردەوە پۆستی کردەوە یعنی یەکسە کاریگەریەکەی بینیوەتەوە کاریگەریەکەی وەرگرتووەتەوە یعنی خاڵی پێنجەم فیدباکی وەرگرتووەتەوە ئەو باوکە مرد قسەی خۆ بکەیت و ڕاکەی ئەمە فەیسبووکە کۆمنتی ئەوێ هەر کەسێکیش کۆمنت لا ئەبا با ناوی هەندێک موسڵمانێنین ئەوە عیبەیە تۆ ڕاکردنە لە دیموکراتی ڕاکردنە لە بنەما ئەساسیەکانی دیموکراتی کە دەنگی خەڵکە ڕاکردنە لە میدیای نوێ گەڕانێ بۆ میدیای تەقلیدی کە تۆ ناڵی من کۆمنت لەسەر قسەکانی تۆ بدەم ئەمڕۆ جیاوازێکی ئەساسی نێوان میدیای نوێ لەگەڵ میدیای تەقلیدی سۆشیال میدیا کە میدیای هەموو داگیر کرد لەگەڵ میدیای تەقلیدی بریتە لە فیدباک فیدباک چییە لایکە کۆمنتە اینجا من پۆستێکم کردووە پەیامێکم گەیاندووە بۆ ئەوەیە کە تۆ قسێکی لەسەر بکەیت تۆ لە ڕێکخراو ئەم چالاکیە دانیت ئێ باشە تۆ چالاکیت کردووە چاوەڕێ بکە گەنجێک قسەیە بێ لەسەری مناقەشەی لەگەڵا بکە لە ڕیپلێ وەڵامی بەرەوە لە مەسەج وەڵامی بەرەوە کێ لە هەفتەی دواتر مانگی دواتر ساڵی دواتر یەکێک نییە لە ئەندامە بەشداربووەکانی ئەم دیدارە بۆیە تۆ ئەوە بزانە ئەبێت چاوەڕێی فیدباک بکەیت فیدباک سەرۆکی کۆمار سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان بەرزترین پۆستە ئیداریەکان لە هەموو وڵاتان چاوەڕێی کۆمنتن ئۆکەی ڕەنگە خۆی کۆمنت نەتوانێت هەموو هەزاران بخوێنێتەوە بەس دوجار ئاگای لێتی لە منی وەرگرم یەک لایک حسابی بۆ کراوە لای بەرپرسی باڵای یەکەمی ئەم وڵاتە بەس ناو نایەنم بەرپرسی یەکەمی ئەم وڵاتە بەس ناوەکەی نایەنم حسابی بۆ کراوە لایک توێتی فڵان توێتی مامۆستا هیوا لایکی کردووە بۆ پۆستێک کە دژی من بووە قەت تەسەورم نەکرد یعنی لایکی کردووە بۆ پۆستێک بۆ لایک کەمە گەورە لەسەر لایک ژنیان بە کابرا نەیەوە بڕوان پێ بکەن لە مەجلیسەکە وتیانە بابە ئەوە لایکی کردووە بۆ هەندێک پۆست بەڕاستی لەگەڵ ئوسلوب و ئەخلاقاتی ئێمە یەک ناگرێتەوە لایک ئاجی ماڵە خەزورە لایکی کردووە کێ لە ڕێی لایک و کۆمنتێکەوە کاریگەرێکی داناوە بە باش یا بە خراپ تووشی کێشەیە بۆ یا بە عەکسەوە بەڵێ بەڵێ لایک وەرە وەڵا لایک بۆ تۆ دوای ئایفۆن 14 پیشانێم بۆ هەڵناسی تۆ بەجددی پێم خۆشە بی گوێمان لێ بێت هەستەرەوە عەفوەن باشە گیان بەخێر بیت پێش 3 ساڵە تازە ناویتم شتیوا بووم دیوێک هاتە بەر لەمەم بەڵێ کردمە سەری لێ دیوێکی ناڕێک بوو بەڵێ کوردیش بوو بەڵای کرد لەو بنە کۆمنتێکم سیوتم عیبە بوو ناحامە مەسەحکە بەڵێ سادەی خۆم تازە کۆمنتی نێبوو لە یوتیوب بابەتەکەژی ئەوە نەبوو کۆمنتی لەسەر بنووسی دەیدەی ڕاستگوتی بە چاوان برام ڤیدیۆکەی مەسەح یعنی دەوری هەبوو یافەریم دەست خۆش چاڕەشتی خراپ مەگرت دادە خواگر بمبورن دەدەقە چارێکێکمەوە کاتەکە نەموو برد ئەم دەدەقە چارەکە بمدەنێ بەڵێ بەڵێ لە ڕێی لایک و کۆمنتەوە ئەکرێتەوە بانگەشە بکەیت لە ڕێی عەفوەن ئەمە ئاخر شتووەرە مچمە خەسە خاڵەکانی دواتر بەڵێ وەکو خۆم کۆمنتم نەکردیان لایک و شتێک بەڵام ئەوەی کە کاریگەرترین کۆمنت بینی بێتن لەسەر ئەو پۆستانەی ناڕێکن و دوای کۆمنتەکە سەراوەتەوە ئەوەیە کاڵێ لە بیرە دەبێت دیدارێکت لەگەڵ خوایە ڕاستەوخۆ دارە دڵ خاڵ پۆستەکە پیسڕا جوانە دەست خۆش باشە کەواتە ئاسانی و هەرزانی و ئەنجاوە و کاریگەری و فیدباک و فراوان و گشتی تۆ لە بەردەم فەزایەکی فراوانای بەو واتایە ناکە قسە لەسەر هەموو شتێکیش بکەیت بەڵام هەموو شتێکت لە بەردەسایە
سەد ڕەفیقتە بێ هەریەکە لە بوارێکا قسە بکە تۆ لە بەردەم فەزایەکی فراوانای لە بەردەم دەیان زانیاری و داتایای لە هەموو شتێ بزانە و لە شتێکیش اختصاص وەرگرا بۆ ئێستەیە بەس نەک لە هەموو شتێک قسە بکەین کە من ئینسان ڕازگۆ بێ ئاعتراف بکە هەر لێرە ئەزمموی سەرکەوتنی خۆی باس نەکە من خۆم ڕەنگە لە زۆر شتا قسەم کردوێ زۆر پەشیمان بووم زۆر پەشیمام یانی دوای نەمزانانی چۆن پۆستە دلێت بکەم چۆن ئەم کۆمنتە بسڕمەوە یعنی لە بەردەم فەزایەکی فراوانای کە تۆ توانی لە مۆبایلەکەی دەستت چەندین کەس لە بەردەم تا زانیاری پێ بدەن و تۆش زانیاریان پێ بدەیت بەڵام چۆنچۆنی ئیسفادە لە ماکەی چۆنچۆنی زانیاریەکان وەرەگری بە شێوەیەک ناکە تۆ بکەیتە شوێن کار ئەگەر وریانە بین ئاراستەتەکە سۆشیال میدیا و میدیای نوێ بەرەو ئاقارێکت ئەبا بڕواکەنەگە دوای 10 ساڵ بە خۆت بزانیت دوای 10 ساڵ بیرت بکەوێتەوە با بەمە ئیشی من نەبوو من دەن سەوتم خۆش بوو ئەوە بم بە بانگ بێش دوای 10 ساڵ بیرت کەوتوێتەوە سۆشیال میدیا وای کرد تۆ هەر لە خۆتەبی بە وتارنووس هەر بەجددی دوای 5 ساڵ بیت دەکەوێتەوە تۆ بە چاو لە فڵان کەس کردو خەریکی کورتە ڤیدۆی هەر لە خۆ تۆ خەریکی کورتە ڤیدۆی ڕەنگە تۆ سەرقاڵی شتێکی دیکە بوویتە بە پێچەوانەشەوە ڕەنگە تۆ بۆ کورتە ڤیدۆ بۆ گەیاندنی پەیامی کورت و سەرنجڕاکێش ئەگەر بۆ مەسایلی حیجابە خوشکێکە ئەگەر بۆ مەسایلێکی پەروەردەی هەر بابەتێکی دیکە برایەکە تەکنەلۆژیا میدیای ڕاستەخۆ تەسەڕف لەگەڵ تەکنەلۆژیایەکە تۆ چەندە بتەوێت لە میدیای و سۆشیال میدیا شارەزابی ئەبێ ئەمەندە لە تەکنەلۆژیا شارەزابیت یعنی ئیدی تەکنەلۆژیا چییە و وردەکاریەکانی و تایبەتمەندیەکانی ئەوە جێڵم بۆ خۆتان یعنی تۆ ناکرێت سمارتفۆنێکت بەدەستەوەیە ئەپلیکیشنێکی تایە نازانی چییە بڕواکەن زۆر بەتان ئێستا ئەتوانم بڵێم زۆر بەتان ئەپلیکیشنی تیا مۆبایلەکەی نازانێت چییە چۆن پرسیارت نەکردووە دانراوە کاکەەوە کێڵم ئەم ماسۆنیانەدا نەناوە سەوتی تۆ ئەنە بەجددی ینی تۆ مۆبایلەکەت ئەپلیکیشنی تایە ئەم ئەپلیکیشنە جیهازێکی استیخباراتی تۆ نازانیت بەڵام بە پێچەوانەشەوە باشترین سوودی لێ وەرەگری ما پێکە تۆ هەر نەتزانیوە ئێمە ئەوەیەکە تۆ لەگەڵ تەکنەلۆژیا بێت تەسەڕف بکەیت ئەبێ مادام سمارتفۆنت پێ سەقافەی بەکارهێنان و ئاستی زانیاری و تەکنەلۆژیش لە تۆپا بێت بۆی ڕوبەڕووی غەڵەت نەبیتەوە میدیایەکە بۆ هاوڵاتیە بۆ تۆیە هەر کەسێ سمارتفۆنی پێبێ پێوترە ستیزم جۆرنالیزم مۆبایل جۆرنالیزم ئەم کەسە لە ڕێی دەستیەوە لە ڕێی مۆبایلەکەی دەستیەوە کاری میدیایەکە ئەکرێ لەگەڵ کەناڵێکی فەزایە دواتر کار بکە یعنی ئێمە گەنج هەبوو ئیشی لەگەڵاکردن لە ڕێی مۆبایلەکەی دەستیەوە ئێستا لەگەڵ کەناڵی فەزایە ئیشەکە لەگەڵ ئێمە بە مۆبایل ئیشی کردووە ئێستا لەگەڵ سپێدە ئیشەکات هەر کەناڵی ئاسمانی سپێدە یەک زەختیشم لێ بکەن ناوەکە ێڵم ماڵیشان لەو سیروان و گنێرای خۆمانە ئیتر خۆ تۆ لە سیروان بێت بچی بۆ سین مهمە یعنی بەڕاستی مهمە تۆ لە ڕێی مۆبایلەکەی دەستەوە ئێستا مانگانە $1000 پەیدا بکەیت یعنی بەڕاستی $1000 بەلایانی کەمەوە پەیداکەن زۆربەی ئەو گەنجانەی کە لە ڕێی مۆبایلەکەی دەستیانەوە کارەکەن ئەی تۆ بۆ ناتوانانی لە ڕێکخراوی گەشەپێدان لە لەقێک لە ناوچەیەک پەیامێکی پێ بگەێنی خۆ تۆ هەواڵی ڕۆژ بڵاو ناکەیتەوە خۆ تۆ پەیجێکی سیاسیشت نییە بڵێ هەموو ڕۆژە ئیشیان بە منە من دڵنیام هەموو ڕۆژە پەیجەکانی ڕێکخراوی گەشەپێدان پێویست بە چالاکی پەخشکردن ناکە هەموو ڕۆژێ هەواڵ بڵاوکەرەوە $1 بەس $1 نزم بوو ئەی بۆ گەنجێ لە ڕێی مۆبایلەکەی دەستیەوە 10 پەیجە بۆ بەڕێوە ئەبا پارەی تایە ئۆکەی ئەمە شتێکی هەرتی ئاگام لێ هاتوچۆیەکی هەرتیا بۆ خۆم ئەو دەورەم بینیوە و شتێکی هەرتیا بێت و دوجار پەیامێکی پیرۆزە پەیامێکی ئەخلاقیە پەیامێکی گەورەیە ئەگەر ڕێکخراوی گەشەپێدان نەبوایە من ئەمڕۆ نەهاتمایە بۆ ئێرە کاتەکان ئاوا لێ نەکردایە یەکسەر بانگی بدایە من چیم بکردایە دوو خاڵم ماوە ڕۆحی منافەسەی تایە ڕۆحی منافەسەی تایە ئەم بابەتە هەروە شتێکی نییە دانرابێت بە موبەڕمەجی دانراوە ئایدۆلۆژیایەکی لە پشتە فکرەیەکی لە پشتە ئەوە تۆی درک بەواکەی ئایدۆلۆژیاکانی پشتی پەیجەکان چییە هیچ پەیجەکەم ڕۆ لە هەرێمی کوردستانە نییە پەیج هەروەز لە کەناڵ بێنە کە ئەجێندایەکی لە پشت نەبێ یەک پەیج بۆ بێنە بڵێ مەگەر پەیجێکی شەخسی هیوا ڕەفعەت قورئانەویش لە پشتێتی پەیج نییە ئایدۆلۆژیای لە پشت نەبێ ئەجێندای لە پشت نەبێ ئەوە تۆیت ئەوە ئەدۆزیتەوە چۆن کێبڕکێ لەگەڵ ئەماگەی چۆن منافەسەی لەگەڵاگەی بەس منافەسەیەک نا ئەو وایوت تۆ جوای بەرە ئەو وایوت ئاکشن ڕیاکشن فعل ڕەت فعلی هیچ نییە پەیامەکەت ناگە ئەبێ ئەم خیتابە بگۆڕین واز لەو وەڵامدانەوەی بێنین
خەریکی وەڵامدانەوەی ناڕاستە و خۆبە لە هەرێمی کوردستان چاخانەیەکە هیچ گەریتیان ناکێشتن سەدان کەس نووسێتی بەجددی یعنی چاخانە هیچ گەریتیان نەکێشرێت کەواتە بە ناڕاستەخۆ وتت ئەم سەرەتانێتیان ناکێشرێت ئەم سەرەتانە خراپە بە ناڕاستەخۆ لێتدا ئەی تۆ بێی بەڕاستەوخۆ لێ دڵنیا بە خۆشەویسترە بێ بۆی ئەم ڕوحی منافەسێ لەناو سۆشیال میدیا و میدیای نوێ ئەبێ بزانین چۆن تەسەڕفی لەگەڵ ئاگەین کە بەڕاستی ئەوە هەر بۆ خۆی ئەوەش مۆزوعێکی دیکە و بابەتێکی دیگە ئاخر شت کە کاک میهرەبان زۆری پێخۆش ئەم قسە میدیای ئۆنلاینە ئەمڕۆ میدیای ئۆنلاینە کە هەر لە سەرەتای قسەکانە ئاماژەتان پێکرد و شتێکی زۆر دووبارەوە دەجاریش وتراوە بەڵام فەلسەفەکەی لە چیایە یعنی تۆ لە ڕێی ئۆنلاینەوە کە من پێم وایە ئەو ڕەیانەی کە هەن ئەوترێت داهاتوو بۆ ئۆنلاینە تەسەورەکەم داهاتوو بەرە ئۆنلاینە ڕوە بە تایبەتی سەیری بازارکردن کەن هەر بازار هەیەمووی ئۆنلاینە بەس جارجار شتیش داواکەن بە تایەتی خوشکان شتێک داواکە سێرەکە لە ئۆنلاینەکە شتێکە و ڕوبەڕۆکە شتێک خەڵەتەشی تێکرد جاری واشێ لەوێ ئەی کڕی تووشی خەڵەتە بی بۆیە حتا ڕەیەکەیە مامەساهیوە تەدریس بەرە ئۆنلاین بڕوە ئەی لە کۆرۆنا نەمان بینی یعنی ئەم کەمپانە کە پێوترێ زانکۆ دابخرێت بە ئۆنلاین زۆتر ئیشەکانەکرێت چۆن کەی نازانم بەڵام داهاتوو بەرە ئۆنلاین ڕوە بۆیە ئەوە تۆی لە ئێستەوە سوودە لە مەوزوعی ئۆنلاین وەرگرتووە توانێتی دەست و پەنجە لەگەڵ بابەتەکانی ئۆنلاین بە زۆربەی ئیشەکانت بە ئۆنلاین بکەیت یعنی ڕۆژێک بێت ئەم بابەتە هەر کەسۆ لە ماڵی خۆی کراوە ئەزمونەکەشمان بینیوە بەڵام متەتەورتر پێشکەوتوتر کاریگەرتر ئەمە ڕوودا کە ئێمە ئەم ئاخیر قسەمە ئەو پرۆژەی کە دامان مەزراندووە نە بینایەکی ڕسمیمان هەیە شوێنمان هەیە بەڵام هەفتەی جارە دوو هەفتە جارێکین سعاتێ دو سعات دانیشین بەیەکەوە نە دەوامی ڕۆژانەمانەیە نە هیچ هەمووی شەکانمان بە مۆبایلە و بە ئۆنلاینە کامل ئۆنلاینە ئێ بڕوا بکەن منافەسەی ئەو پەیجانە ئەکەین کە دەوامیان هەیە مانگانە یەک دوو دەفتەریان هەیە منافەسیانەکەین ئەمە بە قسە نییە بچن سەیری پەیجەکەمان بکەن چییە ڤیومان هەیە موضوعی دوژاندە موضوع دوژاندە مقابلەم کردووە مایکی هەیە مایکم هەیە لەم ڕۆژانە نوری گیان مقابلەی دادەیەکمان کردو چەند سەیری پەیجەکەکەن 9 ملیۆن کەس سەیری کردووە ئەو چەند کە سەیری کردووە ئەویش 9 ملیۆن بۆ ئەوەی ئەو چیە یەجوج و مەجوجن ئەوی ژەر ئینسانە ڤیو هەر ڤیوە پەیام هەر پەیامە بەڵام ئێمە بە ئۆنلاین و بە مۆبایل و بە هەرزان ئەوان بە بینا و بە پارە و بە گران قسە زۆر ماوە مۆجۆ بە کوردی بە ئینگلیزی بنووسی کێشە نییە مۆبایل مۆجۆ ینی مۆبایل جۆرنالیزم ئەوەی کە لە بەیانی و باسیەکەی نێمە ینی یەکێک لە سیفەتە ئەساسیەکانی میدیای نوێ یەکێک لە ڕوخسارە حەزەکەم بە تەرکی زۆمە وەرگرن یەکێک لە ڕوخسارە دیارەکانی سۆشال میدیا هاوتاکانی پێوترێ مۆجۆ مۆبایل جۆرنالیزم ینی ڕۆژنامەوانی مۆبایل ینی ئەو کەسەی لە ڕێی مۆبایلەکەی دەستیەوە کاری میدیاییەکە ئێمە ناوەکەمان لەوە وەرگرتووە و بە عەمەلیش ئەوەمان سەلماندووە کە هەموو شتێک بە مۆبایلەکەین کە ئەگەر سەیری پەیجەکە بکەن کۆمەڵە شتانێکمان کردووە کە ئەتوانم غرور نەبێ هەندێک کات کەناڵە فەزایەکانیش ناتوانن بیکەن چونکە ئێمە دەستکراوەترین و ئازادترین و ئەجێنداوشتیشمان زۆر لە پشت نییە دەستان خۆش بێ زۆر سپاس